دیارە 9 ساڵ لەمەوبەر کۆمەڵی گشتوونەتەوە گرتوەکان بڕیارێکی دەرکرد و هانی دەوڵەتان دەدات پەلەبکەن لە گەیاندنی خزمەتگوزاری تەندروستی بە هەموو ناوچەکانی وڵاتەکانیان و بە هەر مرۆڤێک لە هەر شوێنێکی نیشتمانەکەی دابژێت. مەرجیشی ئەوەیە کە چاودێریەکە باش بێت و نرخی خزمەتگوزاریەکانیش لە توانای مرۆڤەکاندا بێت. ئەو ڕۆژە کە هاوکاتە لەگەڵ ئەمڕۆدا کراوە با ڕۆژێکی جیهانی بۆ بیرخستنەوەی دابینکردنی خزمەتگوزاری تەندروستی گشتگیر بۆ هەموو مرۆڤەکان لە جیهاندا. ئەم بابەتە هەر ئەوە نییە کە وەک ڕۆژەکانی دیکە بۆنێکی بۆ دۆزرابێتەوە، بەڵکو پرسێکی گرنگە بۆ هەر هەمومان کە لەو ڕوانگەیەوە بۆ ئەوی بتوانرێت تەندروستێکی باش بۆ هەموو هاوڵاتانی جیهان دابین بکەن. لە ڕوانگەیەوە ئێمە میوانداری بەڕێز لوقمان عەبدوڵڵا لە پسراوی بەشی پتۆکردنی تەندروستی لە بەڕێبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە دەکەین کە بەڕێزە نەستۆدەکانمان لە شاری هەڵەبجەوە لەگەڵمان ئامادەن. کاک لوقمان سڵاو لێ بێت، بەیانیت باش. دەستپێک دەپرسین لە ئێستادا ڕۆژی تەندروستی چۆنە بەکەرتی تەندروستی دەدرێت لە هەڵەبجەدا لە کاتێک دەکە قەیران لە دوای قەیران ڕوو لە هەرێمی کوردستان دەکات. سوپاسانەکەین، سوپاسی هەموو بینەرانەکەین. دیارە ڕۆژی تەندروستی یا بڵێن خزمەتگوزاری تەندروستی خۆی لە خۆیان لە کۆمەڵە بنەمای سەرەکی پێگەیە. طبعاً پیشن سێرڤیس واتە خزمەتگوزاری نەخۆش یا خزمەتگوزاری تەندروستی بریتی لە خزمەتگوزاری لە ڕووی بینا یان وەکو نەخۆشخانە یا ماڵبەند یا بنکە تەندروستیەکان و لە ڕووی کارمەند وەکو پزیشک و کارمەندی تەندروستی و هەموو کارمەندەکانی هۆبە و بەشەکان و لە ڕووی خزمەتگوزاری دەرمان و پێداویستە پزیشکەکان و لە ڕووی خزمەتگوزاری تاقیقی و ڕادیۆلۆجی و ئەمانی تر. لە ئێستا ئەتوانین بڵین دیارە وەکو بڵین شەپۆلی کۆرۆنا هاتنی نەخۆشی کۆرۆنا زۆر شتی تێگا، ینی من ئەوەی ئاگادارم کە وەزارەتی تەندروستی بەخۆی پلانی تایبەتی هەبوو بۆ خزمەتگوزاری نەخۆش، بەڵام دیارە ئەو ڕۆژەی کە هات بەسەر هەموو جیهان و کوردستان و ئێمەشی گرتەوە ئەو پلانەی کە لە دانرابوو بۆ خزمەتگوزاری نەخۆش دیارە بۆ خۆی پلانەکە تێک چوو. لەگەڵەوە کە ئێستا کەرتی تایبەت کە لە بواری تەندروستیە برەوەیەکی زۆر باشی پێدرێن کە ئەمەش بۆ خۆی عادەت وایە کە تۆ کەرتی تایبەتت بەهێز کرد کەرتی گشتی لاوازە بێت. لەبەرەوە توانین بڵێن لە ئێستا خزمەتگوزاری بەو پلانە نییە کە خۆی وەزارەتی تەندروستیان بڕین بەڕێبەراتی گشتی تەندروستی ئەوێت ئێوە بەو تەمۆحە نییە کە هاوڵاتیان ئەیانەوێت. باشە. خزمەتگوزارە تەندروستیەکان بەڕێی تۆ کاک لوقمان وەکو پێویست ئەگا بە هاوڵاتیان بۆ نمونە هاوڵاتیەک ئەگەر لە کەرتی گشتی لە کەرتی تەندروستی لە کەرتی گشتی تەندروستیە بێوێک چارەسەری خۆی بکە و چارەسەری دەست نەکەی بچێتە کەرتی تایبەت، یعنی توانای ئەوەی هەیە لە کەرتی تایبەتە ئەو چارەسەرە وەربگرێت چونکە خۆتە زانی چەند بەرامبەرێکە ئەوەی کە تۆ ئەتێ بچیتە کەرتی تایبەت خۆ چارەسەر بکەیت. تەمەنە کە باسمان کرد لەگەڵ زۆربوونی خزمەتگوزار تەندروستیەکان لە ئاستی وەزارەتی تەندروستی بە هەمان شێوە هاوشانی ئەوە کەرتی تایبەتیش خزمەتگوزاریەکانی خۆی پێشکەش کردووە. لەگەڵەوەی کە ئێمە ئەتوانین بڵین لە سنووری پارێزگای سلێمانی بە تایبەت و سنووری پارێزگای هەڵەبجە کە خزمەتگوزاری تەندروستی لە کەرتی گشتی ئێستا لە چاو ساڵانی پێشوو زۆر بەهێز و زۆر بەخۆت بۆ بڵین پلانی زۆر باشی بۆ دانراوە، یان ئەگەر سیرکەی کۆمەڵێ نەخۆشخانی تایبەت بە شێرپەنجەکان، نەخۆشخانی تایبەت بە دڵ، نەخۆشخانی تایبەت بە هەندێک نەخۆشی تایبەت وەکو دەیلەزە وەکو کۆمەڵێ نەخۆشی تایبەت کە هەن ئەوانە پێشتر نەبوون، بەڵام لەگەڵ ئەوە نەخۆشی تایبەت زۆرترە بێ و وەکو ینی وەزارەتی تەندروستیان بەڕێوەبەراتی گشتی تەندروستیەکان توانای ئەویان نییە کە ئەو خزمەتگوزاری کە لە پلانە هەیە بگەینە هاوڵاتیان. ئەمەش کە باسمان کرد مەسەلەی کەرتی تایبەت تەمان نەخۆش لە ئێستا بەداخەوە، ینی بە تایبەتی نەخۆشی درێژخایەن، نەخۆشیە گوازراوەکان، هەر نەخۆشێکی کە ئەگەر سیرەکەی کەسێک عیلاجێکی هەیە لە ئێواران وەرێگرێ لە ناو دەفتەرێکە عیلاجەکەی هەیە لە سێ عیلاج احتیمال لە دوانی دەستکەوێت، یان لە سێ عیلاج دانێکی دەستکەوێت، بەڵام کاتێکە چێتە کەرتی تایبەت لەوێ هەموو شتەکان هەیە بەڵام بە نرخێکی گرانتر. بە هەمان شێوە ئێستا کە نەشتەرگەری و خزمەتگوزاریەکانی تری هاوڵاتیان ڕاستە لە ناو کەرتی گشتیە هەیە ئەکرێ، بەڵام نظامی سیمی پرایڤێت دانراوە و کەرتە تایبەتەکان کە ئەمە بۆ خۆی وەکو سیستمێک لە تەندروستیە تێکەڵ و پێکەڵیەکە یان شێواویەک هەیە لە بواری با بڵێن خزمەتگوزاری تەندروستی، چونکە تۆ کاتێ پزیشکێک لە کەرتی تایبەت ئیشەکە
و لە کەرتی گشتی ئیشەکە لە ناو حکوومەت و هەندێک جار لە زانکۆش لێ مامۆسایە ینی پزیشکە لە سێ لاوە ئیشەکە فریا ئەم هەموو شوێنە ناکرێ بەڕاستی بۆیە پێشنیارەکەین کە ینی با بڵین بڕبڕی پشتیان کۆڵەکەی ناو وەزارەتی تەندروستی کە پزیشکە بەڕێزەکان کارمەندانی تەندروستین بە تایبەتی پزیشکەکان ئەکرێ ئەو پزیشکی کە لە کەرتی تایبەت ئیشەکە لە کەرتی گشتی ئیش نەکا بەڕاستی یا لە کەرتی گشتی ئیحتیمامێکی باشتری بدرێتێ و وەکو هەم لە ڕووی مادیە و هەم لە ڕووی مخەسات و دەرماڵەوە باشتر بتوانێت تەقویە بکرێ بۆی نەچێتە ناو کەرتی تایبەت لەبەر ئەوە ئەم تێکەڵی کە ئێستا هەیە دکتۆرێک لە کەرتی تایبەت و لە کەرتی گشتی و هەندێک جارۆک و باسمان کرد لە ناو زانکۆ مامۆسای ئەمانە شتەکانی ئاڵۆز کردووە و بەغێر مباشر هاوڵاتی و نەخۆشتیان زەرری کردو. بەڵێ کاک لوقمان لە ئێستادا گرنگترین نەخۆ دیارترین کێشەکانی کەرتی تەندروستی لە هەڵەبجەدا چۆنە لە چیدایە لە بینایی خۆشخانەکاندایە لە کارمەندانی تەندروستیدا لە نەبوونی دکتۆر و یاخۆکەسانی پسپۆ ڕەبواری تەندروستیدان گرنگترین کێشەکانی کەرتی تەندروستی لە هەڵەبجەدا چییە؟ هەڵەبجە ئێستا سواز بخواتەوە بڵین لە ڕووی بیناوە تا ڕادەیە کێشەمان کەمە ناڵن کێشەمان نیە بەس کێشەمان باشترە لە ساڵانی پێشووتر کە با بڵین لە بیدایەتی 2000ەکان لەگەر سێکی ئێمە نەخۆشخانەی کیمیابارانمان نەبوو نەخۆشخانەی فریاکەوتن نەخۆشخانەی مناڵبوون و مناڵان نەخۆشخانەی گشتی ئەمانەمان نەبوو بەڕاستی بەڵام ئێستا نەخۆشخانەکان هەن وە کارمەندیش تا ڕادەیەک بەشی ئەوە هەیە کە تۆ بتوانانی ئیشەکانی پێ بکەی و خەڵکی دڵسۆزی تایە ئەمێنێتەوە سەر پزیشکی تایبەت پزیشکی ئەخیسایی کە لە هەموو بوارەکان نابێت لە ناو هەڵەبجە هەبێت کە ئەمە کەمە بەڕاستی ینی ناڵێن نییە هەیە بەس کەمە ینی هەندێک نەشتەرگەری هەیە کە ئێستا تا ئێستا لە هەڵەبجە ناکرێت هەرچەند ئێستا خۆشبەختانە هەندێک نەشتەرگەری لە هەڵەبجە کراوە کە پێشتر نەبووە و ئەوەی ئاگدار بین بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەلە هەوڵی ئەوایە کە بتوانێت کۆمەڵێ دکتۆری تایبەتمەند بێتەوە ناو شارەکان کۆمەڵێ نەشتەرگەری کە تا ئێستا هاوڵاتیان لە هەڵەبجە و شاری سلێمانی نەشتەرگەریەکانیان ئەکەن وابێ کە لێرە بکرێتەوە لە هەوڵێکی زۆر جدیان لە وەزعا بەڵام ماوێتی یعنی ئێمە ئەتوانین بڵین لە ڕووی پزیشکی تایبەتمەند لە ڕووی پزیشکی ئەخیساییەوە ئێمە با بڵین کەم و کوڕیمان هەیە لەو بوارە و هەندێک کەرەستەی پێداویستی پزیشکی و هەندێک جیهاز کە لە ناو با بڵین بەشە ڕادیۆلۆجیەکانان نیە لە ناو ئۆپەرێشن ڕوومەکانان نیە واتە ناو نەشتەرگەریەکانان نیە کە تۆ بتوانانی هەموو نەشتەرگەرێکی تیا بکەیت و هەموو جۆرە نەشتەرگەریەکان ئەوانە هەمویان ئەدەواتیان ئەوێ ئینسترومنت و جیهاز و شتی تایبەتیان ئەوێ کە لە ناو ئۆپەرێشن ڕوومەکان ئەواتە ناو ساڵی عملیاتە کەمە. بەڵێ کاک لوقمان نەتەوەگرتوەکان لەم ڕۆژەیە داوای دابینکردنی بڵێن خزمەتگوزاری تەندروستیەکە بە شێوەیەکی گشتی بۆ سەرجەم وڵاتانی جیهان ئەوەی کە لە ڕووی نێودەوڵەتیەوە ئەکرێت لە بواری تەندروستیە ئەو هاوکاریانە چین کە ئەگەیەندێنە هەندێک وڵات کە توانای تەندروستیان کەمترە لە چاو وڵاتەکانی ترە بۆ نمونە لەم سەردەمی کۆرۆنایەدا زیاتر ئەوانی کە پێیان دەوترێ هاوکاری تەندروستی لە ڕووی نێودەوڵەتیە و وڵاتان هاوکاری وڵاتانی ترەکەن چییە؟ طبعا لە ڕووی نێودەوڵەتیەوە ئەو هەکارانەی کە درێت بە وڵاتانی کە تووشی کارەساتی تەندروستیە بن کە ئیشێک لەوانەی کە کۆرۆنا بوو بەسەر هەموو جیهانە هات دیارە ئەو وڵاتانی کە توانای مادیان وەزارەتی تەندروستیان تواقۆ توانای باشی هەیە ئەو کاتە خۆیان دەتوان دابینی ئەو خزمەتگوزاریانە بکەن کە هەیە یەکێک لەو خزمەتگوزاریانەی کە لە سەردەمی کۆرۆنا کە گەیشتە هاوڵاتیان و گەیشتە وڵاتی عێراق و کوردستانی خۆشمان مەسالی ڤاکسین و کوتان بوو کە بەڕاستی هەرچەند وەزارەتی تەندروستی عێراقی ئەم بودجێ ئامادە کردووە بەڵام دیارە نەتەوەیەگرتووەکانیان با بڵین WHO بە خۆی هەندێک ئامادەکاریان هەندێک خزمەتگوزاری هەیە لەو بوارە کە بتوانێت ڤاکسین بگەێنێتە هەموو هاوڵاتیان زۆر جار لە ناو کارەساتە تەندروستیەکانان هەندێک جار نەخۆشی کۆلێرا بڵاو بێتەوە هەندێک جار نەخۆشیە ڤایرەسەکان بڵاو بێتەوە هەندێک جار کارەساتی تەندروستی وەکو لافا و بوومەلەرزە و ئەوانی تر بڵاو بێتەوە کە خەڵکانێکی زۆر تیاچن یا خەڵکانێکی زۆر بریندارە بن لەم کاتانە نەتەوەیەگرتووەکان یان WHO ینی تەندروستی جیهانی هاوکاری ئەنێرە بۆ وڵاتانی کە لە ڕووی خزمەتگوزاری تەندروستیەوە لاوازن بۆیە ئەتوانین بڵین ئێستا لە وەرزی کۆرۆنا ئەوەی کە گەیشتۆتە هاوڵاتیان مەسائلی کوتانە مەسلەی ڤاکسینە و لە ڕابردوو کە خزمەتگوزاریەکان هەندێک ڕێکخراوی نێودەوڵەتی هەن کە سەردانی با بڵین شاری هەڵەبجەیان کردووە خزمەتگوزاری خۆیان پێشکەش کردووە بە تایبەتی بۆ بەرکەوتوانی چەکی کیمیاوی
یان هەندێک نەخۆشخانەکە کەم و کوڕێکی کەمیان هەبوویان توانیوانە هاوکارێکی کەمی نەخۆشخانەکان بکەن کە ئەمە لە هەموو وڵاتانە ئەمە هەیە بەڕاستی بەڵام سواز بخوا وڵاتی خۆمان ئێستش کە باڵێن هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی تەندروستی عێراقی کە پەیوەندیکی تەواوی هەیە ئەتوانین بڵێن مەسائلی ڤاکسین تا ئێستش وەزارەتی تەندروستی عێراقی دابینی ئەکا نەک بڵێنێتەوە یەکگرتووەکان یان وڵاتانی تر. بەڵێ کاک لوقمان لە ئێستادا لە هەڵەبجە کۆمەڵێک بەش و کۆمەڵێک لق بۆ لە بواری تەندروستی لە زانکۆ پەیمانگەکان داکراوەتەوە کۆمەڵێکی زۆر لە دەرچووی ئەو بەشانەشان ڕەنگە بەشێکیان لەوانە بیانەوێت بکو خۆبەخش لە نەو نەخۆشخانەکاندا کار بکەن تا چەندێک هەل بۆ ئەو خوێندکارانە ڕەخساوە کە لە بواری تەندروستیدا لە نەخۆشخانە حکومەکاندا کار بکەن. ئێستا ئەمە سوپاسی و خوێندکارە خۆشەویستانەکەین کە ئەمە دەرگامان واڵا کردووە تا ڕادەیە کە بتوانین ئەو تاقۆ توانای کە دەرچووی زانکۆکان یا پەیمانگەکان هێنە بواری تەندروستیە توان بیخەنەگەڕ بە ئەوش بە حەجمی خۆی بە قەبارەی خۆی ئێمە ناتوانین هەموو خوێندکارێکە دەرچووی پەیمانگایان دەرچووی پەرستاریە لە کۆلیژ توانین لەناو نەخۆشخانەکانە کاری پێ بکەین بەڵام بە عەدەدی خۆی ئێمە توانیمانە ئیسفادەیان لێ بکەین و ئەوانیش سوود بە کەتی تەندروستی هەڵەبجە بگەێنن زۆر ئیسفادەمان لێ کردووە و توانین ئیسفادی باشتریشان لێ بکەین کە فەراغێکی زۆر باشیان بڕکردەوە بە تایبەتی لە وەرزی کۆرۆنا کە ئێمە کارمەندانی تەندروستیمان هەندێکیان تووشی نەخۆشەکە بوون نەیانە توانی داوام بکەن یان با بڵێن نەخۆشەکە ئەوە زۆر بوو کە دوو نەخۆشخانەمان دابین کرد بۆ ڕەتهەی کۆرۆنا کە ینی ئەمە توانین لێرە و دەستخۆشیان لێ بکەین کە بەڕاستی جێدەستیان دیار بخۆ بەخشەکان ئەوانەی کە کەتی تەندروستیان تاو کردو دیبلۆمیان بەکالێرۆست کە ئەمە زۆر ئیسفادەمان لێکردن و ئێستش ئەتوانین هەر کەسێک کە تاقۆ و توانایەکی هەیە ئەتوانێت بۆ خۆی تەڵەبی خۆی پێشکەشکە لە بواری خۆی ئەتوانین ئیسفادی لێ بکرێت. بەڵێ کاتە کاک لوقمان پرسێکی دیکە لەگەڵ ئێستا دەکە کۆرۆنا سەرانسەری جیهانی گرتوێتەوە هەڵبەتە لە وڵاتە پێشکەوتەکانیش ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا تا ڕادێک ئاستەنگ و ئەستەمی هەیە لە پارێزگای هەڵەبجەدا ئەو شەپۆلە چۆنە خود ڕێژەی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەڵەبجەدا تا چۆنێک توانراوە ڕێگری لێ بکرێت و توشبوونی هاوڵاتیان بۆ نەخۆشێتەنە. طبعا ئێمە وەکو بەڕێوەبەراتیشتی تەندروستی هەڵەبجە لە سەرەتای کۆرۆنا کە نەگەشت بۆ هەرێمی کوردستان ئێمە هەڵمەتی کێشایی تەندروستیمان ڕاگەیان لە سنووری هەڵەبجە کە زۆر ئیسفادەمان لێ کرد ئێمە سوپاسی هەموو چونی توێژەکانەکەین کە بەدەم هەڵمەتەکەەوە هاتن هەر لە مامۆستایانی ئاینی مامۆستانی زانکۆ و پەیمانگا و لە هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی ڕێکخراوەکان کە زۆر هاوکاری ئێمە بوون لە ئێستا ئێمە ئەوەی کە خۆشبەختانە لەناو هەڵەبجە کراوە کە ڕێژەیەکی ڤاکسین خەڵک زۆر خۆی کوتاوە کە ڕێژەکە احتیمالە بگاتە لە 130 ئەگەر هاتو ئەو تەمەنەی لێ دەرکەی کە تەمەنی خوار 18 ساڵە ئەو ڕێژە بەرزترە بێتەوە کە لە هەرێمی کوردستانە هیچ شوێنێک بەقەدەر هەڵەبجە تا ئێستا ڕێژەی کوتانی نەگەیشتوێتەوە ئاستە کە ئەمەش دلیلە لەسەرەوەی کە ئێمە وەکو هۆشیاری تەندروستی زۆر شتی باشمان کردووە و لێرەوە سوپاسی بەڕێوەبەراتی ئەوقافەکەین کە هاوکاری باشی کردین کە مامۆستایانی خۆشەویست لە مینبەرەکان و باسییان کردووە مزگەوتەکانیان واڵا کردووە کە ئێمە بتوانین لەوێ هەر لە ناو مزگەوتەکانە لە دوای نوێژی هێنی هاوڵاتی بتوانێت بە ئاسانی خۆی بکتێ و مامۆستایانی زانکۆ و زانکۆی هەڵەبجە هاوکاری باشی کردوین و بەڕێوەبەراتی پۆلیس و ئاسایش و ئەوانە کە کارمەندانی خۆیان وەکو ڕاهێناوە لەسەر کە خۆیان بکتون و هۆشایی تەندروستیان دراوەتێ و بە شێوەیەکی گشتی هەموو چوونی توێژەکانی هەڵەبجە با بڵێن کوتانیان بە شتێکی گرنگ وەرگرتووە لەبەرەوە ڕێژەی کۆرۆنا ئێستا لە ناو هەڵەبجە ڕێژەیەکی زۆر باشە و توشببووی نەخۆشی کۆرۆنا بە تایبەتی لە سەرەتای مانگی دوانزەوە لە ئێستا زۆر ڕێژەیەکی زۆر کەمە. بەڵێ کاک لوقمان پرسیارێکی تر هەیە هەر پەیوەست بەوەی کە ینی داوای ئەوە دەکرێت کە خزمەتگوزاری تەندروستی بۆ هەموو مرۆڤێک لە جیهانە دابین بکرێت بەڵام ئەوەی کە لە هەندێک وڵاتە ئەم جۆرەی لە چارەسەرکردنی یاخود پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی ڕێخستووە ئەویش لە ڕێگەی وەرگرتنی بیمەی تەندروستیەوەیە لە هاوڵاتیان کە هاوڵاتی ماگانە بیمەیەکی کەمەیە بە حکوومەت دواتر حکوومەت ئەگەر ئەم هاوڵاتی خوا نەخواستە تووشی گرفتێکی تەندروستی بوو لە کاتێکە ئەو گرفتە لەوانەیە گرفتێکی گەورە بە پێویستی بە پارێکی زۆر بێ ئەم بیمەیە پاڵپشتیە بووی لە هەرێمی کوردستان ئەمە چۆنە؟
بەداخەوە توانین بڵێن لە هەرێمی کوردستانم بیمەیە نییە من ئاگادار نیم کە تا ئێستا لە پەرلەمانە یاسایە هەبێ بۆ بیمەی تەندروستیان ئەگەر هەبێت جێبەجێ نەکراوە ئێستا مەسەن لە ساڵی 2010 یاسایەکەی بۆەوە کەس هەر کەسێک کە جگەرە لە شوێنی گشتی ئاکێشێ 10,000 دینار وەسڵی بۆ کرێ بەزەم 10,000 کێیکە چێم بڕیارە جێبەجێەکە من ئاگدار نیم کە لەوەی کە بیمەی تەندروستی هەبێ وەکو ئەگەر هەش بێ نەکراوە ڕاستی بیمەی تەندروستی زۆر زەڵورە ئەکرێ هەموو هاوڵاتێک بیمەی تەندروستی خۆی لێوەرگیرێ و ئەمەش ڕەغبەتە یانی مشتە بە زۆر نییە لە بەرامبەرەوە تۆ توانی هەر کاتێکە خزمەتگوزارێکی تەندروستی وێت لە ڕدەرمان یاخود لە نەشتەرگەریە هەر بوارێکی کابێت تۆ توانی خزمەتی خۆت پێشکەش بم هاوڵاتێ بکەیت کەمە ڕێگە چارێکی زۆر گونجاوە و لە زۆربەی وڵاتە پێشکەوتەکانە ئەمە هەیە بەڵام ئێستا هەندێک ڕێکخراوی خێرخوازی بەڕاستی ئەو فراغیان پڕ کردوێتەوە بۆشیان پڕ کردوێتەوە کە ئەوەش فریای هەموو نەخۆشەکان ناکەون لەبەرەوە من لێرەوە پێم خۆشە پلانی 2022 ساڵی با بڵێن وەزارەتی تەندروستی لە 2022 بتوانێت شتێکی وا بکا کە هاوڵاتی سوودی لێ ببینێ بە تایبەتی وڵاتانی کە لە ڕووی داراییەوە لاوازن چونکە بەڕاستی ئێستا نەشتەرگەریەکان ڕێژەپارێکی زۆریان تێچێ وەکو باسم کردووە لە ناو کەرتە گشتیەکانە لە ناو دەستگا حکوومیەکان و نەخۆشخانە حکوومیەکانە ئێستا ئەو نەخۆشانە ینی با بڵێن ڕێژیان زۆرە فریان ناکەوێت کە تۆ عملیاتێکیان بۆ بکەی هەرچەند ئەوەی من ئاگادارم کە سوپاسی پزیشکەکان و کارمەندانی تەندروستی ناو هەڵەبجەکەین کە ئاگادارین کە لە شوێن ئێستا نەشتەرگەریە کرێ لە دوو خەسخانە لە هەڵەبجان نەشتەرگەریە کرێ و بەیانیان نەشتەرگەری ئەکرێ بەڵام فریان ناکەون لەبەرەوە ڕێژەکە زۆرە بیمەی تەندروستیەکێکە لەو ڕێگە چارە سەرەکیانەی کە ئەتوانێت هاوکاری فەقیر و هەژار بکە بە تایبەتی و خەڵکی کە نەشتەرگەری یان عیلاجێکی قورسی هەیە کە ناتوانێت لە کەرتی تایبەتە دابینی بکە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز لوقمان عەبدوڵڵا لە پرسای بەش پتەوکردنی تەندروستی لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە کە ئەمڕۆ ڕاستەخۆ لەگەڵمان نابووی لە پارێزگای هەڵەبجەوە. بەڵێ زۆر سپاس کاک لوقمان.